کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خوشحاڵم بۆ ویزارێکی تر هەم لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئازیزان، بەرەو پیری ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە سیوێکی جۆدەردان دەچین. سیوێکی جۆدەردان هاوکاتە لەگەڵ گیانبەختکردنی هاوڕێ سەعید موعینی ناسراو بەخانە. هاوڕێ سەعید موعینی کە بۆ مەموریەتێکی تەشکیلاتی ڕەوانەی هێزی پێشمەرگەی یەکێتی نیشتمانی کراوە، لەوێ لەو مەموریەتەدا لەگەڵ لە چەند پێشمەرگەی یەکێتی نیشتمانی بەداخەوە لە شەڕێکی نابەرابەرە گیانی بەخت کرد. ئەو ڕۆژە بوو بە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە. 44 ساڵ تقریبان دوای 44 ساڵ هێزی پێشمەرگەی کۆمەڵە دەورێکی زۆر گرنگی لە شۆڕشی هەخوازانەی خەڵکی کوردستان و ئەوتوان بڵێم لە ئاسیێرانیشا بووە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە توانی ئەو شۆڕشە هەروە گەرم ڕابگرێت و بە درێژایی ئەو تەمەنە کۆمەڵە و هێزی پێشمەرگەی کۆمەڵە تاسیری لەسەرەوە بووە ئەوەی وایە سەیە بینین وەکو شۆڕشی ژینا بشێکە لەو خەباتەی هێزی پێشمەرگەی کۆمەڵەکە تاسیری داناوە توانیوێتی ئەو خەباتە گەرم ڕابگرێت. باسکردن لەسەر ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە تەبعاً زۆر جار کراوە، بەڵام ئێمە بە پێویستمان زانی لە زاویەیەکی ترە و لە لایەنێکی تریشەوە با تەوەجە بۆی کە ئێستا شۆڕشی ژینە لە ئارادایە سەرنج بخێنە سەر ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە. هەر بۆ بۆنەوە داوەتم کردە لە دوو میوانی خۆشەویست کە بەشداری ئەو بەرنامەیە بن. هاوڕێیان کاک ڕەحمانی غوڵامی پێشمەرگەی دێرینی کۆمەڵە و هەروەها یەکێک لە فەرماندەکانی پێشووی کۆمەڵە، هەروەها هاوڕێ کانی کەرەمپور کە فەرماندەی نظامی هێزی پێشمەرگەی کۆمەڵەیە ئێستا و بەشداری ئەو بەرنامەیە. بەخێر بێن هاوڕێیان عزیز. زۆر سپاس کاک مەحیا، سڵاو ڕێزمێ بۆ خۆتەوە بۆ هاوڕێکانی وهروە بۆ هەموو ئازیزانە کە بینەری ئەم بەرنامەن، و سپاس و ڕێز بۆ هەموو هاوڕێیانت کە ئەم بەرنامیان پێکەنەوە. هاوڕێکانی بەخێر بیت. قوربانێکە مەحیەتیان سڵاوم هەیە بۆ ئێوە بۆ کاک ڕەحمانی خۆشەویست و بۆ هەموو بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەتایبەت بەرنامەیە دیالۆگ. زۆر سپاس. با یەکەم پرسیارم بچم بۆ لای کاک ڕەحمان، بۆ هێزی پێشمەرگەی کۆمەڵە گرنگە و مبارزەی چەکداری هەباتی چەکداری گرنگە و تایبەت هێزی پێشمەرگەی کۆمەڵە وجودەکەی زۆر گرنگ بووە و گرنگە. زۆر سپاس کاک مەحیا، من پێشەکی هەر لێرەوە پیرۆزبایەکم لە هەموو بنەماڵەی و ئازیزانە کە ڕۆژە لە ڕۆژان کچووکەکانیان لە ناو ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵا بوون، بەشێکیان بەداخەوە گیانیان لە دەستدا، بەشێکی زۆریان بەخۆشیەوە ماون، هەر لێ ڕۆژ سری ڕێز و ناوازش بۆ هەمویان، بۆ هەموو ئەو کەسانە کە ڕۆژە لە ڕۆژان لە ماوەی 44 ساڵی ڕابردووە بوون بە پێشمەرگەی ڕێبازێکی نوێ لە ناو جوڵانەوەی کوردستانە ئەوە بە شێوەی زۆر زۆر خەباتیان کردووە. من ڕاستەکەیاوە فکرەکەمەوە ئێمەگە بەحسی جوڵانەوەی خەڵکی کوردستان و کۆمەڵەکەی ناکرێت باسی هێزی پێشمەرگەی کۆمەڵەش نەکرد. کۆمەڵە وەکو تەشکیلاتێک وا نەبووە کە پێش لەوە کە خۆی دەبخا دواتر هێزی پێشمەرگە بێت، بەڵکو لە ناو جوڵانەوەی خەڵکی کوردستانە دوای ماوەیەکی کەم هێزی پێشمەرگەی کۆمەڵە وەکو کۆمەڵە ناسرا، بۆیە ئەو کەسانە کە بوومە پێشمەرگەی کۆمەڵە بەشێک بوون لەو بیر و باوەڕە کە کۆمەڵە خۆی بووی لە ناو جوڵانەوەی خەڵکی کوردستان و بۆ دەفاع لە مافی خەڵکی پێکار و زەحمەت کێش. بۆیە من پێم وایە ئەگەم ناوە خولاسەی کەمەوە من پێم وایە کۆمەڵە پێشمەرگەی کۆمەڵە بەشێکە لە خودی و جوڵانەوە لەو تەفەکورە لەو بۆچوونە کە لە ماوەی 44 ساڵی ڕابردووە بەدوای گیان بەختکردنی کاک حەمەحسەین کە خۆی ئاشکراتەوە پاشان کاک سەعید موعینی، من پێم وایە هێزی پێشمەرگەی کۆمەڵە و ئەرکە مێژوەی گردێتە ئەهدۆی خودەی خۆی و ئێستا شەر ئیدامەیە. هاوڕێکانی با و پرسیارەش لێەوە بکەم، ئایا گرنگیەکەی سەر ڕایوانەوە کاک ڕەحمان ئیشارێ پێ کرد ئێستەیش هەر هێزی پێشمەرگە هەر هەڵسوراوە هەر مەوجودە، گرنگی تایبەتیەکەی چییە کە ئەو هێزە هەر وەکو هێزێکی نظامی ماوەتەوە هەر ئیدامەی پێدا؟ بەلێ هەموو شتێنیش پێم خۆشە پێش سیلەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە تەبریک بێژم بە
هەموو هاوڕێیانم لە ڕیزەکانی کۆمەڵە حیزبی کۆمۆنیستی ئێران بە هەموو ئەو ئازیزانە کە ژیانیان ڕۆژی لە ڕۆژان لەناو ئەم ڕێزە ژیانیان داناوە بۆ خەبات و بۆ مەبارزە سڵاو بنێرم بۆ خانەوادەی سەربەرزیە و ئازیزانە کە خۆشەویستەکانیان لەناو ڕیزەکانی کۆمەڵە گیانیان بەخت کردووە. ڕاستیەکە هەروە کە خۆتان ئیشارەتان کرد دوای 4 ساڵ هێشتا کۆمەڵە و پێشمەرگەی کۆمەڵە هەر نرکەیتی هەر ئەم ساڵی من کە ئێستا لەناو ڕیزەکانی کۆمەڵیان درێژە دەری ڕێگەی ئەو ئازیزانن کە لە سەرەتاوە لەگەڵ کۆمەڵە بوون و کۆمەڵەیان پێکهێناوە و تا بە ئێمڕۆیش بۆ چرکە ساتێک ئێمە و هەموو ئەو کەسانێک کە لە تووری 4 ساڵی ڕابردووە پێشمەرگەی کۆمەڵە بوون و بە شانازیە و ئێستای شانازیەکەن بەڕابردووی خۆیان کە ڕۆژێ لە ڕۆژان لەناو ئەم هێزەدا بوون بۆ چرکە ساتێکیچ ئاوات و ئامانجەکانی کۆمەڵە و کۆمەڵە خۆشەویستەکانمان لەبین نەچووەسەوە نەمان هێشتووە ئاڵای کۆمەڵە و ئەهداف و ئامانجی کۆمەڵە فەراموش ببێت بەڵکو ڕۆژ بە ڕۆژ باتەوەجو بە شرایطێکە کۆماری ئیسلامی هێنایە سەرگۆڕ بەتایبەت بۆ خەڵکی کوردستان و بۆ جوانانی کوردستان ئێمە ڕۆژ بە ڕۆژە بینین کە نەتەنیا ئەحزاب بەتایبەت کۆمەڵە جێگۆ پێگەی لە دەست نەداوە بەڵکو ڕۆژ بە ڕۆژ قودرەتمەندترە بێ و ئێمە ساڵانەوە لە تووری ساڵە ئەبینین کە چۆن جوانانێک کە تشنەی ئازادی و بەرابرین ڕوەکەنە ناو ڕێزەکانی پێشمەرگەی کۆمەڵە و زۆر زۆر گرینگە کە تا بە ئێستا دوای ئەم هەموو ساڵە ئێمە هێزێکی زۆرمان هەیە هەرچەندکە پێشمەرگەی کۆمەڵە هەرەوە نییە کە بێتە ناو تشکیلاتی عەلەمی وە چەک بەدەستەوە بگرێەوە خەباتێکی نظامی سیاسی بکە بەڵکو ئەمە بە قۆڵی کاسە ئیبراهیم نوکی کوهەیەخێکە کە ئەزەمەتەکەی ها لە ناو جاما ها لە ناو کۆمەلگا بەڵام هەربوونی پێشمەرگەی کۆمەڵە لە تشکیلاتی عەلەمی دڵنیاییەکی زۆر زۆر باشە هێزێکی زۆر زۆر باشە بۆ خەڵکی کوردستان و بۆ داهاتوی کوردستان. بڵێ کاک ڕەحمان بەڕایەوە شۆرشێکی نا بۆ خۆتان نەزانەوە زیاتر لە 8 مانگ 9 مانگە لە ئارادایە ئەرکی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە شۆڕشی ژینا چیە؟ ئایا ئەرکێکی تایبەتی لەسەر شانە یا پێویستە هەرە و ئەو ڕنگ و ڕواڵەتی نظامیە بەخۆیەوە بگرێت لە ئەگەری گۆڕانکاریەکاندا ئایا ئەرکێکی تایبەتری لەسەر شانە؟ کاک بەخێ من پێم وایە کە بۆ ناسینی خودی هێزی پێشمەرگەی کۆمەڵە کە چێ بێمە گەڕین و بۆ 4 ساڵ پێش لێستا ئەو کات کە کۆمەڵە خۆی ئاشکرا کرد وە دەستی کرد بە فعالیەتێکی عەلەنی لەناو کۆمەلگا تۆ گەڕێتەوە بۆ کەسانە کە خۆیان بوون بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەندام و کادری و تشکیلاتە بوون ئەساسی فعالیەتەکان لەناو کۆمەلگا بوو ئەمە لەناو کۆمەلگا خەریکی خەبات و تێکۆشان بوون و فکرێکی نوێیان لەناو کۆمەلگا پەرە پێدا و خودیان فکرە بەهۆی ئەوە کە کۆمەلگای کوردستان وەکو هەموو بەشتر لە ئێران و جیهان کۆمەلگایەکی تەبەقاتی و چینایەتی بوو ئەوە فکر و بیر و باوەڕی کۆمەڵە زۆر زوو لەناو کۆمەلگا جێ خۆی کردو. ئێمە بەداخەوە لەگەڵ حکوومەتی ڕووبەڕۆبووین کەم حکوومەتە تەحمڵی هیچ نەو ئازادی و دموکراتیکی نەبوو. ئەم حکوومەتە هەر لە ئەوە ڕۆژ کە هاتە سەرکار لە فکری پیلان و دژایەتی بوو لەگەڵ جوڵانەوەی خەڵکی کوردستان. ئەمڕۆ ئێمە ڕۆژ بە ڕۆژ زۆرتر تا ئەم مێژووە دوور و درێژترە بێ و سەرانی جمهوری ئیسلامی دەسەکەن بە ئەفشاگەری و کسۆباز لەسەری یەکتر و سیاسەتەکانی چەپەڵی خۆیان دژی کۆمەلگای کوردستان بە تایبەت و ئێران بە گشتی ئێمە زۆرتر بۆمان دەرەکەوێت کە ئەم سیستمە ئەم حکوومەتە ئەم دەسەڵاتە کاتێتە سەرکار هەر لە ئەوە ڕۆژۆ دژی جوڵانەوەی خەڵکی کوردستان و مافەکانی بووە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە لەناو لە شرایەتێکە هاتە پێکەوە کە جمهوری ئیسلامی لە فکری هێرش و تەعەڕوز بوو بۆ سەر کۆمەلگای کوردستانەنا ئەو کەسانە کە بوون بە پێشمەرگەی کۆمەڵە هیچ کەمیان خوازیاری شەڕ نەبوون، خوازیاری تفەنگ بەدەستکردنەوە نەبوون، خوازیاریەوە نەبوون کە ڕفێق و ئازیزەکانی خوان لە پەناتی سۆگیانیان لەدەست بن، بەڵکو ئەمە جمهوری ئیسلامی بوو
هەمووی ئەمە تحمیل کە بەسەر ئێمە سیاسەتی دروستی کۆمەڵە ئەو کات بوو کە لە بەرابەری هێرشێکی نظامی کە پیلانەکانی داڕژا بوو بە شێوەیە جۆراژۆر بڵاوە بۆ ئەبێ خەڵکی کوردستانش و ئەم هێزە کە هێزێکی نوێیە ساحە و بیر و باوەڕێکی تازەیە بتوانێت دفاعکە لە مافەکانی خۆی هێزی پێشمەری کۆمەڵە لەو شرایەتەوە دەستی پێکرد کە جمهوری ئیسلامی هەر لە دوای ڕوخانی حکوومەتی پەهلەوی لە شاری سنەوە دەستی کرد بە پیلانگەڕانن بە دوایە و کۆمەڵە ئینتەمە تەسمیمێکی زۆر دروستی کردووە ئەم شۆڕشە ئەگەر ئەمە سێری کردن 44 ساڵی بەرخوردان و مەقاومەتی خەڵکی کوردستانە هێزی پێشمەری کۆمەڵە نەک فەقەت بە تفەنگەکەی دفاع بووە لە مافەکانی خەڵکی کوردستان لە بیر و باوەڕەکەی خۆی ئەوانە بەڵکو هێزی پێشمەرگەی کۆمەڵە زمانی ژیانێکی نوێ بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ ژنان بۆ خەڵکی فەقیر و هەژاری کوردستان بووە لە بیرمان ئەو شرایەتەکە ئێمە بوومان بەشێکی هێرشکردنە سەر پایگا و ستونەکانی جمهوری ئیسلامی بوو بەڵام بەشی هەرە زۆری کاری ئەمە گەڕان بەناو دێهات و شارەکانی کوردستانە بۆ بڵاوکردنەوەی ئەو بیرینوێ بوو کە هێزی پێشمەری کۆمەڵە گردووێ ئەهدەی خۆی بۆیە من بەڕاستی لەسەرەوە باوەڕم ئەگەر جوڵانەوەی خەڵکی کوردستان ئەمڕۆ بە پلەیەکی گەورەتر گەشتووە ئەمڕۆ کچان و کوڕانی کوردستان شتێکی تازە لە هەژمەمانی ڕابردووە باسەکەن نەتیجەی هەمان خەبات و تێکۆشانی 44 ساڵ پێش دەیستی کچان و کوڕانی کوردستانە بە فکرێکی نوێ بە بیر و باوەڕێکی تازۆ لە ناو جوڵانەوەی خەڵکی کوردستان لە ناو جوڵانەوەیکی ملی کە سابقەیەکی مێژووی هەیە بەڵام ئەم فکرە تازە ممکن وایە هێزی پێشمەری کۆمەڵە کردوێتی و بەخۆشیەوە ئێمەڕۆ دەستکەوتەکانی و خەبات و تێکۆشانە مەقاومەت و لە گیان لە دەستدانی هەزاران ئینسانی شۆڕژگەر لە کوردستانە بە خەڵکو بە هێزی پێشمەرگەوە ئێمە نەتیجەکەی لەوە بینین کە لە ناو شەقامە خەڵک هاوارەکە و ئەم هاوارانەوە ئەم شعارانم بەشێک لەو خەباتی کشان و کوڕانی ڕابردووی کوردستان بەڵێ زۆر سپاس هەوڕێکانی هەروەک بۆ خۆتان ئاگادارن لە چەند ساڵی ڕابردووە کۆماری ئیسلامی تەقەن هەر لە توولی دەسەڵاتدارەتی خۆیان هێرشی کردووە بۆ جۆرێک وە کاک ڕەحمان ئاماژەی پێکرد هێرشی کردوێتە سەر کوردستان نەروەها سەر هێزە سیاسەکان و لەم چەند ساڵی دواییە بە شێوەی درۆن و نازانم موشکباران هێرشە کاتە سەر هێزە سیاسیەکان و ئایا هێزی پێشمەرگی کۆمەڵە چۆن ئەتوانێت چی ئەتوانێت بکات لە ئێستا بۆ ئەوەی کە بتوانێت ئەو ڕواڵەتی چەکداریە هەرڕا بگرێت و هێزی پێشمەرگە کە وتمان ئەو تاسیرانەی بووە هەر لە جێگەی خۆی بمێنێتەوە بتوانێت بە فعالێتی خۆی و بە خەباتی خۆی ئیدامە بدا ڕاستیگەی مشتێکی تازە نییە کە ئێمە بیژین بەخەرای کۆماری ئیسلامی سەر بە درۆن بێ یا بە موشک بێ یا بە هەر شتێکە شەڕەکە لەگەڵ مخالفینی خۆی بەتایبەت ئەحزابێکە لە ئەقلیمی کوردستانن خارج لە خاکی ئێرانن و لە ئەقلیمی کوردستانن لەبیە دانیشتون و هێرشەکاتە سەریان بە شێوەهایەکی جۆراجۆر لە تووری 24 ساڵ ڕابردووە کۆماری ئیسلامی هێرشی کردووە سەر مخالفینی خۆی بەتایبەت کۆمەڵە کە جێگە و پێگەیەکی زۆر زۆر پتەری هەیە لەناو دڵی خەڵکی کوردستاندا ئێستایش کە دەستی داوە و کارەوە جەدیدەنیش قەتعاً بینەرانی خۆشەویست خەبەر و شتە خوێننەوە حتا ئەوانەی کە تەماشای تەلەڤیزیۆنی خۆمانەکان کۆمەڵە حیزبی کۆمۆنیستی ئێران CPI ئەزانن کە شارێکی زۆری هێناوە بۆ دەوڵەتی مەرکەزی عێراق و هەمچنین دەوڵەتی هەرێم کە ئەو ئەحزابە چەک کردین هەروەکە کار ڕەحمان ئیشارەی پێکرد ئێمە خاهانی شەڕی مەسەلەحانە نەبوون و نین ئێمە خاهانی ژیانێکی ئاسایی ژیانێکی ئارام پڕ لە خۆشەویستی و زمانێکی چەکمان هەڵگرت ئەوان بوون کۆماری ئیسلامی بوو کە حملەیەک لە 28 مرداد بۆ کوردستان و ئێمە بۆ دفاع لە دەستاوەردەکانمان چەکمان هەڵگرت نەش هێرشکردن لەسەر هیچ لایەنێک و هیچ هەتا خودی کۆماری ئیسلامی ئێمە بۆ حفزی دەستاوەردەکانمان بۆەوە تا ئێستش ئەو چەکمانە ڕاگرتووە و پێم وانە تحتی هیچ شرایطێک ئێمە من لەلایەن کۆمەڵەوە قسەکەم وەکو پێشمەرگەیەکی کۆمەڵە ئێمە چەکماندانی بەڵکو ئێمە بەو چەکە هەڵگری ناوێکین کە لە
زیاتر لە 5,000 شەهیدی دراوە گیان بەختکردووی هەیە و تحتی هیچ شرایطێک چەکەکەمان دانانی ڕێگە زۆرە بۆ ئەوەی کە ئێمە خەباتی چەکداری ئێدامە بین پێشمەرگەی کۆمەڵە مودام شوێنەکانی ئاواز کردووە بۆ ئەوەی کە بتوانێت خۆی گیانی خۆی بپارێزێ ئێستەیش هەروایە ئێمە دروستە ئێستا لە خاکی ئەقلیمی کوردستانی بەڵام چیاکان هەمیشە دڵێکی ئاواڵە گۆریان بووە بۆ پێشمەرگە بەتایبەت پێشمەرگەی کۆمەڵە ڕێگەکان زۆرە قەتعەنەوە تشکیلات باشترە زانێ کۆمیتەی ڕەهبەری کۆمەڵەکە ڕێگەکان چۆنن بەڵام ئێمە تحتی هیچ شرایطێک چەکدانانی و قەتعەن ئەگەر دەوڵەتی مرکزی و حتا حکوومەتی هەرێمیش ئێمە جوابکە ئێمە ڕۆکەینە چیاکان چیا ئازادەکانی کوردستان بە قەتعەن شۆڕشی نظامی سیاسی خۆمان هەروواکە لە تووریی 4 ساڵی ڕابردووە ئێدامەمانداوە درێژەی پێدەین تا سەرکەوتن دەنگت بەسیاوە کامە هەیە ئێستا دەنگم هەیە بۆ لایەوە بڵێ هەروەک لە پێشێکەکە ئاماژەم پێکرد ئێوە یەکێک لە پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵن و هاوڕەکانی دەورەیەکی تر لە ڕیزی پێشمەرگی کۆمەڵا بووە فەرق و جیاوازی پێشمەرگەی دێرین و پێشمەرگەی نوێ لە چیایە ئایا جیاوازیەکی تایبەتیان هەیە پێکەوە دیارە من بەش بە حاڵی خۆم خۆشحاڵم کە ڕۆژە لە ڕۆژان پێشمەرگەی ڕەوتێک بوون جریانێک بوون کە پێش لەوە دەست بەرێ بۆ چەک و مقاومەت کە لە بەرابەری هێرشی جمهوری ئیسلامیە بۆ شوونێکی تازە لە ناو جوڵانەوەی خەڵکی کوردستانە باس کردووە دیارە هەمومان نەزانین ئەوانە کە ئەو کات بوون بە پێشمەرگەی کۆمەڵە شرایەتای جۆراوجۆر بوو بەڕاستی ئەگەر جمهوری ئیسلامی تحملی مبارزەی خەڵکی کوردستانی بوو کە لە ساڵەکانی 57 تا 57 58 59 تا هێرشی دووەم کەو کات بەنیسەد فەرماندەی بوو شارەکانی کوردستان هەر ڕۆژێک شاهدی خەباتێکی مەدەنی و جەماوەری بوو و ڕۆژ بە ڕۆژ ئەو فکرە و تەفەکرە و ئەو بیر و باوەڕە کە پێشمەرگەی کۆمەڵە بووی بەخۆشیەوە لە ناو کۆمەلگا هەرەیەسەر بەڵام بەداخەوە ئیتر جمهوری ئیسلامی هێرشی کردێتە هێرشی ئەوە کە شەڕی سێمانگە تێکشکە شەڕی دووەمش کەیتر لە وەردیبێشتی 59 ئاخری فەروەردینی 59 دەستی پێکردوانە بەشێکی زۆر لە کۆمەڵانی خەڵکی کچان و کوڕانی کوردستان ڕویان کردە پێشمەرگایەتی دلیلەکەشی ئەو بوو کە جمهوری ئیسلامی شارێکی هێنا ناو شارەکانە ئەو بوو کە مشاهدی قەتڵ و عامهایەکی زۆری گردن زیندان شکنجە ئیعدام بە شێوەهای جۆراوجۆر بەڵام بەشێک لەو کەسانە کە بەهۆی ئەوە کە فعالی سیاسی بوون بەشێکیان ڕویان کردە ناو هێزی پێشمەرگەی کۆمەڵە بوون بە پێشمەرگەی کۆمەڵە من پێم وایە کە ئەو کات شرایەتەکە شرایەتی تایبەتی تر بوو دەنێ شرایەتەکە بوو کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەساسی فعالیەتەکەی لە دەوروبەری شارەکان و لە ناو کۆمەلگای خۆی بوو و ڕۆژ هەموو ڕۆژێ ئێمە ئەبێ ئەرکایەکە کەوتە سەرشانمان نەخۆشتان نەزانن کاک مەحی ئەو کات ئێمە هەر لەگەر ئەوە کە دەستە پێشمەرگەی نظامیمان بوو لەگەڵەوە دەستە پێشمەرگەی سیاسیمان بوو کمیتەی بەخشەکانمان بووە کە ئەوانەش هەرێزی پێشمەرگەی کۆمەڵە بوونی شاراتمان بووە بەشی ڕەکلام و ڕادیۆمان بووە کە بە شارهایەکی جۆراوجۆر ئەمانە گشتی پێکێنا و زەحمەتی لەسەرشان بووە ئێمە خەریکی بڵاوکردنەوەی ئەو بیر و باوەڕە بوون کە ڕۆژێ لە ڕۆژان بێتە بۆی ئەوە کە ژیان لە ناو شارەکان و لە ناو خەڵکی کوردستان ژیانێکی ئارام و خۆش بێ دەسەڵات بەدەستخوایانەوە بێخوان لەسەر ژیانی سیاسی کۆمەڵاتیخوایان تەسمیم بگرێت هێزی پێشمەرگەی ئەو کاتی شرایەتەکەی شرایەتێکی سەختتر بوو لەباری نظامی و بەڵام دەستکەوتێتریشی بوو ئێمە لە ناو کۆمەلگای خۆمان بوو بەڵام ئێتر ئەبینین ئێمە بە دوای گرتنەوەی منتەقەکان و پاشانی تر لە ساڵی 62 بۆ لاوەی هێزی پێشمەرگە دێتە بەشی کوردستانی باشوور ئێمە لەوێ لەگەڵ کۆمەڵانێکی تر بەشێکی تر لە خەڵکی کوردستان تێکەڵاوی تێکڵاویە کە ئێمە ڕۆژمەڕە لەگەڵ ژیانیانە ئاگدارین بەهۆی ئەو مێژووە کە خەڵکی کورد بەگشتی هەیەی وەکو ملەتێک بەڵام من پێم وایە جیاوازیەکەی ئەساسا ناکرێت فقط لە ئەتوانێت لە بەشی گۆڕانی منتەقەکانە بینی بەڵام من پێم وایە ئەمڕۆ کۆمەڵەش سەرای هەموو جیاوازیەکان و مشکلاتێکە بەسەری هاتووە بەڵام هەمان بیر و باوەڕی 44 ساڵ پێش لێستا
کە لە زمانی ڕەهبەران و ئەو کەسانە کە کۆمەڵیان پێکێناوە بڵاو بۆ تو ئەم ڕۆژە بینی بە خۆشیەوە دەنگێکەیە ڕەنگێکەیە کەسانێکە نیکوکانی وەکو عزیزانێکی ترکە ئیدامەی و ڕێگایان و خەریکن ئەو ئەرکای بە ئۆهداگرن کە من پێم وایە ئەمە فقط جێگا و جوغرافیاکەی گۆڕاوە ئەنا من پێم وایە دیارە شرایەتەکە شرایەت تایبەتیە ئەو وقتێ من لەناو خەڵکا بوون وەزیفەکەمان شتێتر بوو ئەمڕۆ تلڤیزیۆنمان نەبوو ئیمکاناتی وامان نەبوو ئەمڕۆ بینی ئەم ئیمکاناتوانە هەر ئەرکا خاتە سەرشانیەتی پێشمەی کۆمەڵە کە من بەش بە حاڵی خۆم زۆر 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 خۆشحاڵم کەمڕۆ بەشێکی تر لەو ئازیزانان تێفێکی تر گەنجانێکی تر کچان و کوڕانێکی تر خەریکنام ئەرکە بەڕێوە بن کە چنی چوار ساڵ پێش گەیشتە ئێمە ومانە لە کوردستانە دەستمان پێکرد. زۆر سپاس. هاوڕێکانی ژنان لەناو ڕیزی پێشمەرگی کۆمەڵەدا دەورێکی زۆریان بوو. کۆمەڵە زۆر هەوڵیدا ئەو هێزە بەرینەی ناو کۆمەلگا کە زیاترین ستەمیشیان لێچوو دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی و پێشتریش بە ڕێگەیان بۆ خۆش بکە بۆ بتوانن پارێزگاری بکەن لە مافەکانی خۆیان. ئەهمیەتی وجودی ژنان لەناو ڕیزی پێشمەرگی کۆمەڵەدا لە چیایە بەڕاستی چ پێشتر وە چ ئێستش؟ ژنان نیوەی کۆمەڵگان ئەوە کاتێکە نیوەی کۆمەلگا لەناو ڕێزێکی حیزبێکی سیاسی بن ئەوە زۆر زۆر ئەهەمیەتی هەیە بە تایبەت کۆمەڵە کە تشکیلاتێک بووە کە ئەوەڕا ژنانی چەکدار کردەسەوە لە ساڵی 62 بە تشکیلاتێک بووە کرد لە سەرەتا و باوەری ئەمیقی بووە بە بەرابەری بینی ژن و پیاوە یەکێک لە ئەهدافی ئەسلی بۆەوە تا بە ئێمڕۆژ مۆبارزەیەکا بۆی خەباتی کردووە بۆی نیشانی داوە کە لە هەموو ئەرسەکانە ئیجتیماعی سیاسی نظامی ژن و پیاو ئەتوانن بەرابەر بن و عەمەڵەن ئەوەیە هێناوەسە ئەرسەی ئەمەڵیاوە نیشانی داوە کە ئەتوانن لە هەموو بوارەکانە بەرابەر بن بەیەکەوە. بۆیە بوونی ژنان بە نەزەری من زۆر زۆر گرنگە زۆر زۆر گرنگە کە ئێمە ئەیبینین ئەمەڵەن ئەو هەدەفە و ئەو خاستە تەنیا لەسەر بەرگەنیەوە تەنیا قسە نییە بەڵکو ئێمە ئەمەڵە نەبینین کە بەرابەرن و لە توولی ئەم هەموو ساڵە ژنان بۆ نمونە من خۆم ئێستا لێرە دوای چەندین ساڵ لێرە توانیمە لە بەشە جۆرا جۆرەکانە چ لە بەشی سیاسی کە لە ڕاگەیاندن کارەکەم بەشی فارسی خۆتان نەزانن و ئێستەیش ماوەیەکە وەکو ئەوەڵین فەرماندەی ژنی کۆمەڵە دیاری کراوم ئەوە نیشانەدا کە کۆمەڵە تەنیا قسەکردن نییە و کاتێککە قسەکە لە پای ئەمەڵی چیایە ئەوێسێت و زۆر زۆر گرینگە ئەمە بۆ ئەوەی کە ئێمە سابتکەین کە ژن و پیاو بەیەکەوە بەرابرن و ئەمەڵەن ئەو شتە نیشانی خەڵکە دێ ویە زۆر گرینگە بوونی ژنان بە نەزەری من ژنانی زۆرمانەیە چونکە کێشەگرفتی زۆریان هەیە دواتە شاید لە دریژە بەنامەکە ئیشارەی پێ بکەین ئمە ژنانێکی زۆرمان هەیە کە بەداخەوە تەسلیمی شەرایی دەبن بە نەزەری من کۆمەڵە لە تووری 4 ساڵی ڕابردوو بە بەتایبەت ئێستا کە شۆڕشی ژینا لە ئارادەدایە دەرگاکەی ئاواڵەیە بۆ هەموو ئەو ژنانە کە بێن لە مافەکانی خۆیان دفاع بکەن و مبارزە بکەن و بتوانن بگەین بۆ مافانە و من بە دڵنیایە و ژنێکە لە ساڵهاست تقریبا 9 ساڵە لە ناو کۆمەڵم ئەتوانم ئەوە بێژم کە لێرە ئەو بەرابریە کە ئێمە ئینتزارمان هەیە وجودی هەیە هەموو ئەرسەکان بۆ ژن و پیاو ئەو مەجالەدانن کە ژن و پیاو خۆیان باتەوەجو بە تەلاش و ئەلاقەیە کە هەیەە بتوانن لە هەموو ئەرسەیەکا بەشداری بکەن و من هەر لێرە بە هەموو ئەو ژنانە ئێژم کە کاتێککە مەجای مبارزەتانە بە هەر دەلیلێک لە ناو کوردستانە ئەتوانن بێنە ناو ڕێزەکانی کۆمەڵە و خۆتان ئەمەڵەن ببینن کە ئەو بەرابریە کە ئێژن لە ناو ڕێزەکانی کۆمەڵا هەیە. بە هەر پرسیارێکی ترتان هەر لەم زەمینا لێ بکەم هاوڕێکانی ئێمە بینین کە بەڕاستی ئەوانەی وا ئەو ژنانەی وا دێنە ناوڕیزی پێشمەرگی کۆمەڵەوە زۆر نین لە چاو کوڕان هۆکارەکەی چییە؟ ئایا ڕێگیریان هەیە؟ مشکلەکە چییە؟ و
پێوەستبوونی هێزی پێشمەرگەی ژن یا کچان بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە کەمترە لە چاوکڕان. ڕاستیەکەی کامەحیە دەلایلی مختلفیەیە کە ئێمە توانین بە چەند دلیل کە سەرەکیە ئیشارە بکەین. یەکێکەوەی کە خۆتان نەزانن پیاوسالاریە کە هەیە لە ناو کۆمەلگا، سۆنەتایەکی دواکۆتو کە هەیە لە ناو کۆمەلگا، ژنی تا حدێکی زۆر مەحدود کردەسەوە. منی ژن وە کاتێک کە تەسمی مەگرم بێمە دەرەوە لە وڵاتە مەرز تێپەڕ بکەم بێمە دەرەوە، قەتئەن نسبەت بە کوڕێک زیاتر لە بەرچاوم. مەسەڵەن من چیەکەم لەسەر مەرزە، من چۆن ئێعتمادکەم بە کەسێک کە لە مەرزەکە بە شێوەیە قاچاقی من تێپەڕ بکە، یانە خۆتان نەزانن گرتنی پاسپۆرت بە ئیجازەی ڤەلیە یا دایک و باوکی دایک چی باوک یا شووی ئەو ژنە، هەموو کێشەگرفتێکی زۆر هەیە و تێپەڕاندنی مەرز بە هاتنە ناو ڕێزی پێشمەرگەی کۆمەڵە کە ئەو دیوی مەرزەکانە بە نەزەری من یەکێک لە هۆکارەکان یەکێک لە هۆکارە ئەسڵیەکانی ئەوەسە کە کێشەگرفتێکی زۆر هەیە لەو ڕێگا بۆ ژنان. و دوایەویچە شتێتریچە ئەمە شاید بێت بە زەعفێک، بەڵام لە دیدگای منەوە کاتێککە ئێمە لە کۆمەلگا وەکو ژنێک پەروەردە ئەکرێن، ئێمە ژن کەسانێکی زۆر ئێحساساتی ئێمە بارتێرن، کەسانێکن کە ئێمە وەکو دایک پەروەردەکان کە ئەبێ ئاگامان لە بنەماڵەکەمان بێ، ئەبێ ئاگامان لە دۆروبەریەکانمان بێ، بۆیە ئەو ئێحساسی مەسئولیەتە مۆدام لە ناو ئێمەدا لە ناو ئێمە ژندا تۆلید و باستۆلی دەکرێت و جێهێشتنی ئەو کەسانێکە لە دۆروبەری ئێمە ئیستا چه دایک بێت، چه باوک بێت، چه برا بێت، بنەماڵە بێت، چه مناڵ بێت، بۆ ئێمە ژن مقدارێ سەخترە. من نایژمەوە ئێحساسی مەسئولیەتە پیاو نایکا، بەڵام ئێمە هەر بە مناڵیەوە وەکو دایک فێرە بین کە وەکو دایک بین بوو دۆروبەریەکانمان. دڵکەندن لەو ئێحساسە و لەو ئێحساسە مەسئولیەتە بۆ ئێمە ژن سەخترە، بۆ ئێمە ژن فێر کراوین کە نایژم بە عام ئیسا ئێمە شۆڕشی ژینامان بینی لە نۆرمانگی ڕابردووە دیمان کە ژنان چۆن لە سەفی ئەوەڵا بوو چەنێ بوێرانە مۆبارزەیانەکەەوە لە سەدحی ڕەهبەری ئەو شۆڕشەدا بوو. ژنانێکی زۆرمان بینی کە گیانفیداییان کرد لە ماوەدا بە ژنانێکی زۆریشمان هەیە کە گیانفیدایەکەن، بەڵام ئێمەی ژن لەو بوارۆ مقدارێک سەرکوت کراوین، مقدارێک نا زۆریش لە توولی تاریخ سەرکوت کراوین بە ئەو سەرکوتێچە ئیسە هەیەەوە ئەو ئێعتماد بە نەفسە کە ئەبێ بمان بێ نیمانە، ئەو ئێعتماد بە نەفسە کە پیاوەکان هەسیان ئێمەی ژن نیمانە. ئێمەی ژن حازرین سرقتەکان، ئیستثمارەکان، زەڵم و زۆرەکان قبول بکەین، بەڵام شوێنەکەمان بنەماڵەکەمان بەجێ نەیەوین، قبولەکەین، قبولمان کردووە لە توولی ئەم هەموو ساڵەکە بۆ وەزعە ڕابین یا حتا ئابینین کە ئاماری خۆدکوژی لە ناو ژنەکانە زیاترە. هەموو ئەوانە هۆکارێکە کە ژنانی کەمتر بیرکەنەوە، بیر بە مبارزە بکەنەوە کە خۆشبەختانە لە شۆڕشی ژینە ئێمە دیمان کە ئەو شتە زۆر زۆر گۆڕاوە و دیمان چۆن ژنانەتر کات بە ئۆستۆخانێشان رەسیدەوە هاتنە دەرەوە. ئەمە زۆر زۆر باشەوە هیوادارم کە لەمە بەدووە ئێمە زیاتر شاهدیەوە بین کە ژن بێتە ناو ڕیزەکانی کۆمەڵەوە ڕوو کاتە پێشمەرگایەتی و بێت بۆ لای ئێمە هەرچنکە هەر هاتوون و هەر ئەگەریش بێن بەخێر بێن و قەتئەن تێن، بەڵام زیاتر بێن. بەڵێ زۆر سپاس کاک ڕەحمان. هەر لەو چوارچێوە پرسیارێکیشم لێەوە هەیە، ئەگەریش ئاور بدەینەوە لە ڕابردوو ئەو کاتەکە هێزی پێشمەرگە لە ناوچە خەباتی ئەکرد دەوری ژنان لە ئاسی ڕەهبەریە زۆر بەرچاو نەبوو. ئێستش زۆربەی حزبەکان حزبە سیاسیەکان بخۆیان بە ئاشکرا دوای شۆڕشژینە ئاماژە بەواکەن کە لە ئاسی ڕێبەری هێزەکانیانە دەوری ژنان کەم دیارە. پێتان وایە هۆکارەکەی چیە؟ کاک مەحیا سپاس بۆ قسەباسەکەی بە ڕێزەکانی. من پێم وایە ئەوە کە ژنان بوون چەکدار کران و بە قەول کۆمەڵە ئەم هەنگاوەی هەڵگرت هەرچەند ئەکرێ لە جێی خۆیان تۆ بەحث لەسەر ڕێشتکەی بوو چەکداربوون و چاکی و خراپیەکەی زەعف و کەم و کوڕیەکەی موسبەتەکانی، بەڵام بازم ئێمە بێمە بەرین و سەر ئەو سیستمەکە لە تاران حاکم بوو، ئەو سیستمەکە لە ئێران حاکم بوو. هجووم و شەڕ لە کوردستانە
و هەڵگرتنی چەکش و هەموو ئەو مشکلاتە کە لە ژیانی خانمێکە کە بووە بە پێشمەرگە و بنوماڵەکەی هاتە پێشەوە بازەمە گەڕێتەوە سەر خودی جمهوری ئیسلامی ئەگەڕێتەوە سەر ئەو سیستمە کۆنەپەرستانە کە بە دفاع لە ئاین و کۆنەپەرستی قوانینێکی دامەزران لە ئێران و لە کوردستانە کە ڕۆژ بە ڕۆژ بێتە هۆی دواکەوتویەکی زۆرتر لە کۆمەڵگا و وەژنانی زۆرتر کەونە ژێر ئەو ئێش و ئازاران بوو. بەڵام هەر خودی و حرەکەتانە وەختی کچان و کوڕانە کە لە شارێکە من و تۆ خەڵکێوی لە شارەوە کوستنە لە مەریوان لەو شارانە کە ڕەوتی چەپ لە ناو کۆمەڵگا نەخشێکی زۆرتری بوو پێگەیەکی زۆرتری بوو ئەم ژنانە کە بەشێکیان خۆیان معلیم و مامۆسا بوو بەشێکیان لە خانەوادەی سیاسیەکان بوو بەشێک بوون لەو کەسانە کە خۆیان شان بەشانی پیاوان و کوڕان هاتە ناو شەقامەکان و حزوریان بوو هەروەکو لە دەورەی ژینا بووە دەورەی ژینا 44 ساڵ دوای ئەوواگەن نەتیجەی و خەباتەیە ئیدامەی و خەباتەیە بەڵام لە ساڵی 1950 هەر عینیم کارە لە شاری سەقدوسنەوە مەریوان بەشێک لە کوردستان کراوە لە مەهاباد بەڵام دیارە شار بە شار فەرقی بووە لە جریانی ئەمانی مەوقتێ بینی هاتنە سەر شەقامی کچان و کوڕان هەر لە ساڵی 1950 لەناو تەزاهوراتەکانە هێرشێکە بۆ سەر کۆنەپەرستی دواکەوتی ئەوەی کە زۆرترین جریان دفاعی لەم ڕەوتە کردووە ئەو بیر و باوەڕە بووە کە دواتر ئێمەمانم بوون بە پێشمەرگەی ئەو ڕەوتە هەر ئەو کچان و ژنانە بوون بە پێشمەرگەی ئەو ڕەوتە بەشێک لەم ئازیزانە خۆیان زیاتر لە 100 دانە ژن کچ لەناو کۆمەڵا ژیانیان لەدەستداوە چ لە زیندانەکانە چ لەناو هێزی پێشمەرگە ئەو ڕەچەی شکان کۆمەڵا باشە کاک ڕەحمان ئەو خەباتە لەلایەن ژنانەوە لەناو کۆمەڵگا هەر بەردەوام بووە پرسیارەکە وەیە بۆچی لە ئاستی ڕێبەریە زۆر دەوریان نەبووە ئێمە زۆر کەم ژنانە بینین لە ئاستی ڕێبەری هێزە سیاسەکانە بەرچاو بن بوونیان ببێت هۆکارەکەی چییە خۆ تەبعەن ئەوان هەر خەباتی خۆیانیان کردووە بەڵێ من پێم وایە بەشێکەوە ئەگەڕێ مۆستەوە کاک مەحمود من پێم وایە بەشێک دێگەڕێتەوە بە خودی کولتور و خودی سیستمی ناو حزبانە و لە حازی فکریەوە ئێمە کۆمەڵا ئەم هەمووەکە ئێمە دفاعشی لێکن و بۆمان عزیز و خۆشەویستە بەڵام تەفەکرێکی پیاوسەرانە بەسەریا زاڵ بووە ئێمە نەماتوانێ ئەو جۆرە شاید و باید کە دەرکیەوەکەین ئەمەش بە ئێرادەگرانە ناکرێت ئەم ڕەوتە دیالکتیکە دەچێتە پێشەوە خودی ئەو کەسانە کە ژنان بوون بەڵام من ئەمە ئیشارە لەسەرەوەکەم باسیەوەکەم لەو دەورانە مهم نییە کە من لە ناو تەشکیلاتەکەما کە ڕەخنەکان شوەنە مهمەیە کە بوونی ئەو ژنا لە ناو کۆمەلگا چ تاسیرێکی داناوە ئێمە لە ناوچەی سەرقزا کە فعالیەتمان کردووە دوایێت ئێمە پەلێک بووین دەوری 34 کەس هەژنۆ دانە ژنە پێشمەرگەمان لەگەڵا بووە بوونی ئەو هەژنۆ دانە ژنە بە نازەی خودی تەواوی ڕادیۆ کۆمەڵە تاسیری بووە لە ناو گەڕان لە ناو منتەقەکە و تێچووتە دێهات ئەچووتە مزگەوتەکان لەسەر بەرابەری ژن و پیا قسەتە کرد لەسەر مافەکانی ژن و پیا قسەتە کرد لەسەر کۆمەڵگایەکی یەکسان قسەتە کرد بوونی ئەو ژنانە بوونی ئەو کچانە بوونی ئەم خانمە پێشمەرگانە زۆرترین تاسیری بووە لەباری کۆمەڵایەتیەوە بۆ کە ئەمە ڕەوتە چەپە هەرچی زۆرتر لە ناو کۆمەلگاجی خۆی کاتەوە ئەوە کە ئێمە دوو نەمانتوانێت لە ناو حزبەکەی خۆمانە من باسی کۆمەڵاکەم من باسی ئەو ڕەوتاکەم کە خۆمان لەگەڵی بوو ئەم تەشکیلاتێ من دیارە مشکلاتی خۆی بووە بەڵام ئەوەی کە لە نەزەر منەوە من پێم خۆشە بوونی ژنان و ئەمڕۆ شۆڕشی ژنا بچێتەوە بۆ ئەو بۆچوونە بۆ ئەو تەفەکرە بۆ ئەو پراتیکە کە ئێمە لە ناو کۆمەڵگا دفاعمان لێ کردووە من پێم وایە یەکێک لە دەستکەوتەکانی کۆمەڵە سەرای هەر ڕەخنێ لە نەبوونی ژنانە لە ڕەهبەریەکەیە ئەگەڕێتەوە بۆ ئەو بەشەی کە ئەم جریانە بۆچوونێکی دفاعی لە بۆچوونێکی ئینسانی کردووە کە وەختێ بەحسی ژن و پیاو کراوە بەحسی وەکو بەحسێکی یەکسان کراوە ئەوە کە دواتر تشکیلات چی بکە من بەحسێکی ترە من پێم باشە ئەوە بڵێم کە ئێمە ڕەخنەمان بووە بەڵام من بەش بە حاڵی خۆم ئەتوانمەوە بڵێم لە ناو کۆمەڵگا بوونی چەندانە ژن لە ناو دەستە پێشمەرگەکە لە ناو واحدی کمیتەی بەخشەکە وە گەڕان لە ناونە بە نازەی زۆر 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 تاسیری بووە لە جێخستنی ئەو تەفەکرە و ئێمەوە شوان لەبیر ناگەچێتەوە بەشێکی زۆر لەو کەسانەکە ئیستەقباڵیان کرد پێشوازیان کرد بوون بە ئێمە تەڕەوش کرد
لە سفرەی مناڵەکانیان بۆمیان گردو هەر ئەو ژنی و پیاوانە بوون کە خەڵکی دیهاتی کوردستان بوون کە وەختێ هێزی پێشمەرگەی چوە ناو ئاوایەکە و چوادانە کچی لەگەڵا بوو چوادانە ژنە پێشمەرگە چوەبان مزگەوتەکە ئەچوە سەربانەکە هیوایەتی لە ناو کۆمەلگاکە و لە ناو خەڵکە جێخست بۆیە من بەش بە حاڵی خۆم پێم وایە مەسلەی ژنان مەسلەیەکی جدیە و زۆر 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 جێی خۆیەتی کە بەڕاستی لە ڕۆژی پێشمەی کۆمەڵە شاکە مناسبەتەکەی ئەوەیە مەجارێکی تر سری ڕێز و نەوازش بۆ هەمووی ئەو ئازیزانە کە وەکو ژنە پێشمەرگە گیانیان لە دەستداوە چ لە زیندان چ لە شاخ و هەروەها لە مەقاومەت و لە قبولکردنی ئەو هەموو ئێش و ئازارش چ لەباری فکریەوە چ لەباری جسمیەوە بۆ ژنانە کە پێشمەرگە بوون من بەش بە حاڵی خۆم سەری ڕێز و نەوازشیان بۆ داێنێ. بڵێ هەڵبەتە پێویستە ئاماژە بەوە بکەین کە ئەو ڕخنەیەکی زۆر زۆر جددیە شۆڕژی ژینا خەریکە بە ئێمە واڵێکە لە ئاستی ڕێبەریە ئەبێ ئێمە هەروکو شۆڕشی ژینا هەڵس و کەوت بکەین لە ڕێبەریەکانی خۆماندا. ژنان بەشداری زۆر زۆر گرنگیان لە شۆڕژی ژینا بووە، گەنجانی ژن دەوری زۆریان بووە، ئەوان توانایی ئەوەیشیان هەیە لە ئاسی ڕێبەری چۆن لە ئاسی سەرشەقاما ڕێبەری ئەو خەباتیان بەدەستەوێتوان لە ناو حزبە سیاسەکانیشە هەمان ڕێبەریان بەدەستەوە بێوە جێگەی خۆیەتی ئەوە وەکو ڕخنەیەکی زۆر گرنگ قبول بکەین و بۆیە پێویستە من بەوە ئاماژە بکەم. بەڵام هاوڕێکانی ئێوە بۆ خۆتان فەرماندەیەکی نظامی کۆمەڵەن هەڵسوکەوتی پێشمەرگەکانی پیا و بەنسبەت ئێوە چۆنە وەکو فەرماندەیەکی ژن؟ بەر لێەوە من جوابی پرسیارەکەتان بەمە پێم خۆشە لەسەر ڕێژەیە کەمبوونی ڕێژەی ژنان بەتایبەت لە سەرحی ڕاهبەریان قسە بکەین. من ئێشارەم کرد بەوەی کە ژنان کەمتر دێنە ناو ریزەکانی کۆمەڵە بۆ پیاوان زیاتر. مەسەڵەن ئەگەر ئێمە پەلێک چەکدار کەینەوە 20 نەفەر من هەمزەیان کوڕن 5یان کچن. قەتئەن ئەمە یەکێک لە هۆکارە ئەسڵیەکانەکە لە سەرحی ڕاهبەریە ژنمان کەمە بووە و هەمانە، بەڵام تێعدادیان کەمە. یەکێک لە هۆکارەکانی ئەوەسەکە ژن کەمتر بووە کاتە تشکیلاتی ئێمە. ئەلان لە 20 پەلێکی 20 نەفەریا کە 15یان پیاو بن 5یان ژن بن، قەتئەن لەو 15 5یانە گەینە سەرحی ڕاهبەری، لەو 5 دانەیە دوانیان تەناسۆبێکە لە بینی نیروەکە هەیە. یەکێک لە دەلایلە ئەسڵیەکەیە تۆ ناتوانانی بژی من 5 کچەکە هەر 5ەکە ئەگەر تواناییان بێت قەیچەیەکە بە هەر 5ەکەش لە کچەکان بڕۆن بەسەر کوڕەکان دانێکیان بچێت. بەڵام بۆ نسبەتە قەتئەنەوە تەئسیر گوزارێکە لە سەرحی ڕاهبەریە ئێمە کچمان کەمە. من نایژم ڕخنە لە تشکیلاتەگرم کەمکاری کردووە لەم بوارەدا و بەدڵنیایی و شۆڕشی ژینا هەمومانی داچڵەکان کە هێشتا پیاسالاری ڕیشەهایەکی قەوی هەیە هەتا لە ناو تشکیلاتی وەکو تشکیلاتی ئێمە کە وتم یەکێک لە سەرەکی ترین ئەهدافی بەرابەریە بینی ژن و پیا و قەتئەن تەلاشێکی زیاترەکەین کە ئەم کۆمکۆڕیە پڕ بێتەوە. بەڵام هۆکاری تریی هەیە کە هیچ کەکان تشکیلات تا حدێک من نەقدێکی فرە لێ ناگرم، بەڵام تا حدێک کەمکاری کردووە. بەڵام منی ژنیش نابێ کەمکاری بکەم. منی ژنێک کاتێکە چەکی پێشمەرگەی کۆمەڵام هەڵگرت، کاتێکە بە شانازیۆیژم من پێشمەرگەم تر لە یەک سری مناسبات و یەک سری دەغدەغەهایەکە لە ناو کۆمەلگا بوومە ئەبێ واز بێنم، ئەبێ ئەو ڕێگەمە پچەوتەر ئێدامە بە، ئەبێ ئەو زۆر و زۆرە کە بووم من لەلایەن کۆمەلگاوە بە تەوەسوتی سیستم بە منازاڵ بووە منەتر دووری خەمەوە لە خۆم. من خۆم بگەینەمە ئاستێک کە حتا ئەگەر نەتەشکیلاتی من لە هەر تشکیلاتێکابی حتا ئەگەر لە ناو کۆمەلگای چاپی ئەو نەت دەنگی خۆم بەرزکەمەوە کە کەس ناتوانێت ڕێگەری من بێت، کەس ناتوانێت بەر بە من بگرێت. دەنگی من گەی بە گوێچکەی هەموویان. بۆیە ئەمە من فقط ڕێخنە لە تشکیلات ناگرم لەو تەناسبێقەوە کە ڕووەکەنە تشکیلاتی ئێمە، دوو خۆدی تشکیلات کە کەمکاری کردووە لەو بارە، وەسێ خۆدی هاوڕێیانی ژنمان کە من وەکو یەکێک لەو هاوڕێیانەکە دەمێکە لێرەمە ئێحساسەکەم ئەوەی کە ئەبوایە ئەو مەجالێکە فراهم کراوە بوو من ئیسیفادەم لێ نەکردووە، نابێ ئەویشمانە لێ بچێت. وە بۆ ئەوەی خۆشبەختانە پێشمەرگەی کۆمەڵا هەر لە فێرگەوە کاتێکە کلاسەکان داهانن بۆ یەکێک لە کلاسەکانیان کلاسی مافی ژنە
وەلەو کلاسەوە لە هەموو کلاسەکان ترا لە حاشیەی هەموو کلاسەکان ترا لە حاشیەی بەرخوردهایەکی ڕۆژانە پێشمەرگەی کۆمەڵە فێرە کردیە کە ئەمە بەجێ سمشنە بەرابەرە لەگەڵ پیاوێک حتا لە توولی ڕۆژە لە ئەمەڵکردیانە بۆیە کاتێک کە کەسێک ڕووە کاتە تەشکیلاتی ئێمە هەر لە بنەڕەتەوە ئەوە فێرە بێ شاید بە ئەمەڵکرد زەمان بووە کە پیادەیکە بەڵام لە زەهنی خۆیان ئەو ئامادەگی هەیە کە ژن و پیاو لێرە بەرابرن مافێکی بەرابەریانەیە و ڕۆژانەیەک ئەبینن کاتێکی ئەبن بە پێشمەرگە بە لەحاظی اقتصادی و بە لەحاظی سیاسی و هەموو ئەوانە ئێمە تا ئەو شوێنە کە توانیمانە یعنی تشکیلات توانیە بەرابەریەکی ڕاگرتووە لە بینی ژنان و پیاواندا و من ئەوڵان زۆر خۆشحاڵم کە ئەم مەجالە دراوە بە من زۆر مایە شانازیە کە ئەم مەجالە دراوە بە من کە هیوادارم بە هاوڕێیانی کچی زیاتر ئەم مەجالە بدرێ و ئەوانیش کەنەکارێکە ئەو مەجاریانە پێبەنکە ڕایەکی تر بە ئینتخابی من نیشانی داکە ئەمەڵەن نیشانی داکە ژن و پیاو لە هەموو بوارەکانە بەرابەر و ئەتوانن بەرابەر بڵێ کەمێک کاتم زۆر نەماوە بەرخوردی هاوڕێیان زۆر باش بوو زۆر خۆشحاڵم کە بازم سابتیان کرد کە پێشمەرگەی کۆمەڵە یەکسان چاو لە ژن و پیاوەکە هەر لێرەشەوە دەستخۆشیان لێەکەم باشە زۆر سپاس کاک ڕەحمان کاتم زۆر نەماوە پرسیارێکم لێەوە هەیە لە توولی خەباتی هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا تەبعەن بەشێکی چەند هەزار کەس دەتوانین بڵێن لە هێزی پێشمەرگەی کۆمەڵە جانیان بەخت کرد و ئەوە بەشێکی یەگەڕێتەوە بۆ ئەو هاوسەنگی هێزەی کە لە بینی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و دشمنا بوو ئەوان بە چەکی تەیار و بە هێزێکی زۆرترەوە هێرشیانە کردە سەر هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە لەو شەڕە نابەرابەرە تەبعەن بڕێکی زۆر لە هاوڕێیانمانجانی بەخت کرد لە هەمان کاتا بەشێک لە هاوڕێیانی ئێمە کەم ئەندام بوون و ئێستەیش کەماکان هەر بۆ خۆیان لە ئەو کەم ئەندام بوون و لەو جەریانە کە ئازای بەدەنیان لە دەستداوە هەر تا زۆریان ڕەنج ئەبن ئەبێ چۆن هەڵس و کەوت بکرێت لەگەڵ ئەو کەسانە چ بنەماڵەی یان بەخت کردووان و چ ئەو پێشمەرگانایی وا کەم ئەندام بوون چۆنە بێت لەگەڵ یانە هەڵس و کەوت کرێ بۆ ئەوە خەباتەکان ڕێزی بۆ دامرێت بۆ شتێکە کردویانە کاک مەحیا من پێم وایە یەکشی زۆر مهمە ئێمە ئینسان لە وەختە لە محیتێکی ئازادا بوو لە شرایەتێکا کە بەرابەری بوو ئازادی بوو ترس و لەرز نەبوو و فەرهەنگێکی پێشکەوتوانە زاڵ حاکم بوو تۆ وردەوە دە پێشەکەوی لەباری فکریەوە لەباری کولتوریەوە ئەو شرایەتە کە ئێمە وەختی خۆی 4 ساڵ پێش ئێستا لە شاری کوچکۆلەوە کوسەکردەوە لە دەیەکی کوردستانەوە لە بەشێک لە شارەکانی کوردستانەوە بووین بە پێشمەی کۆمەڵا و هاتوین لەگەڵ ئێستا زۆر جیاواسی هەیە ئەوە کە کانی ئەمڕۆ لە حتا لەباری فکری و لەباری ئازادی و لەباری دموکراسی و زۆر بۆچوونی دەمنی نەوعی زۆرتر بێت شتێکی زۆر عادی و تەبیعیە و بۆیە خودی ئەم تێگەشتە زۆر مهمەوەیە کە ئەم تشکیلاتە کە ئێمە خۆمان بە دۆست و لاینگر و پێشمەرگە و ئازیز ێزانین ئەندامین ئەم هێڵەی ئەم هەلەی هێناتە پێشەوە لەناو ئەم ڕەوتا کە ئێمە بوون بەداخەوە بەشێکی زۆر لە ڕفێقەکانمان بوو خۆی شارەتێکی گیانیان لەدەستدا بەشێک لە جسمیان لەدەستدا ئەو بۆ چوونە کە پێی وایە بە چاوی تەڕەحم و تنیشایکە من زۆر لە ڕفێقانە کەمڕۆ شانازی ڕفاقەت و دۆسایەتیم لەگەڵیان هەیە بەشێکیان لە دەروێ وڵاتەژین ئەبینم کە ئەوان وەکو منی ساخ فعالی ناو کۆمەڵگان کارەکەن زەحمەتە کێشن ئەرچیان لەسەر شانە وەکو لە ناو بنەماڵەی خوێنەوە لە هەمووش مهمتر سەرای و ئێت و ئازارە کە ڕۆژانە ئەی بینن چاوی لەکەن و لەگەڵ هەڵس و کەوتەکەن بەڵام خۆیان بە بەشێک لەو مێژووە شۆڕشگەرانە ئازانن کە دروستیان کردووە ئەوەی کە من پێم وابێ کە مهمە ئەگەر ڕوو بە کۆمەڵە قسەکەم ڕوو بە ئێوە قسەکەم من پێم وایە تەشکیلات دەبێت بەرخوردێکی دەقیقتر کە لێپرسێنەوە داوەتکردنیان بانکردنیان
نەک بە چاوی تەرەحم بەڵکو بە چاوی دەخاڵەت دەخیلبوونی ئەوان لەناو ژیانی سیاسی کۆمەڵا زۆر من پێم وایە کۆمەڵە هەرچی زۆرتر چونکە ئێمە مشکلاتی زۆرتمان بووە ئەم هێزی پێشمەی کۆمەڵە جیاواز لەباری گیانیەوە هەروە مشکلاتی ترشمان بۆ هاتەتە پێشوە لە منتەقەی خۆمان دوور کەوتینەتەوە هیچ کامە نامانزانی ڕۆژە لە ڕۆژان من لە سوێد دانیشم جناب لە شوێنێکی تروکانی لە ئوردوگا ئێمە خزیکن لەسەر ڕۆژی پێشمەی کۆمەڵە قساک ئەو وەختە ئێمە گەڕێن بەناو دێکە کە توانین لە ڕۆژی پێشمەی کۆمەڵات تەبلیغ بیر و باوەڕەکەی بۆیە بەشێک لەم ئازیزانە ئێستاش بەشێکن لەو بۆچوونە لەو فکرە لەو مێژووە لەو ڕابردووە من پێم وایە من ئەو نەکە خۆمیان بینم بەخۆشیەوە بەڕاستی خوشحاڵم لەوە کە ڕفێقایەکمان هەیە کە سەرای ئەوە کە بەشێک لە جسمیان ئازاریان دیوە مشکلاتی جسمیەکە تەحمڵەکەن بەڵام لەباری فکریۆ بۆ منی نەوعی بۆ کەسانێکی تر هەر ڕەهنمودن هەر گەورەن و هەم ئەو بەسا مەترحەکەن من ئەگەر کۆتای کەم و ئاوا داواکەم کاکمەحیا من پێم وایە کۆمەڵە لەم ڕۆژە ئەرکی زۆر تێکەوێتە سەرشان هێزی پێشبەی کۆمەڵە بەشێک وەلۆ تەفەکرە بەداخەوە بەشێکیان گیانیان لەدەستاوە بەڵام ئەوانە کە ماون چ بە ئەوە لە حاجی جسمی و مشکلەیەکی هەیە چرا ئەو کەسەکە سالم ماوە هەمومان بەشێکی لەو مێژووە تەشکیلاتی کۆمەڵە ئەو ئەرکاکەوێتە سەرشانی لە جاران دقیقتر باشتر سنجیدەتر و هەنگاو بێنێتە پێشەوە بۆ نزیکایەتی زۆرتری ئەم ڕەوتە من پێم وایە ئەم ڕەوتە توانێت تەسیراتی خۆی دامێ و کانی باسی کرد شۆڕشی ژینا و خۆتان نیشارەتان پێکرد بەشێکە لەو مێژووە و ئێمە بتوانین هەمومان توانین ئەوە ڕابچین زۆر سپاس کاتم نەماوە لە ئاخرا پێم خۆشە هەر کامێکتان بە بۆنێ ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەوە پەیامی خۆتان لەم ڕێگەوە بنێرن بۆ پێشمەرگەکانی کۆمەڵە چ ئەوانەی کە ڕۆژێک لە ڕیزی پێشمەرگی کۆمەڵا بوون قەباتیان کردووە چ ئەوانەی کە بنەماڵەی گیان بەخت کردووان و هەروەها ئەوانەی وا ئێستش خەریکن خەباتەکەن هاوڕەکانی فەرمو ئێوە جادوایش کاک ڕەحمان من پێم وایە کە هەر کەسێک کە بیری کۆمەڵە لە مشکیا بێ حتا ئەگەر چەکی کۆمەڵە لە شانی نەبێ هەر پێشمەرگەی کۆمەڵی و هەر لێرۆ سیویەکی ژۆ سەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵی تەبریک بێژن ئێمە لە چەند ساڵی ڕابردووە لەناو ئوردوگا تووشی یەکسری مشکلات بوون لە کۆرۆناوە بگرن لە تەهدیداتی جمهوری ئیسلامی بگرە کە ئێمە زیاتر لە ساڵێکەکە لە ئامادە باشدای هەموو ئەوانە کارێکی نەکردووە کە ڕۆحیەی هەر کامێک لەم پێشمەرگانە دابەزێت بۆیە هەر لێرە درو دەنێرم بۆ هەموو هاوڕێیانم لە ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵە لە تشکیلاتی ئەلەنی کە لێرن لە ناو ئوردوگان دەستخۆشییان دەیەکەم و هیوادارم کە ڕۆژێک لە ڕۆژان هەمومان هەموو ئەو کەسانەی کە چه ڕۆژێک لە ناو کۆمەڵە بوون و ئێستانی و بە نەزەری من هەر پێشمەرگەی کۆمەڵان ڕۆژێک لە کوردستانە بکەین بە ئامانجەکانی هەموو ئەو ئازیزانە کە لە ڕێگەی ئازادی و بەرابەری گیانیان بەخت کردەوە بتوانین ئەو ڕۆژە جێشن بگرین و لێرە چۆ دووبارەیژم هەموو ئەو ژنانە بەتایبەت شنە ئەتوانن کە ڕێگەی مبارزە هەڵبژێرن هەڵیان بژاردووە بەتە بەڵام کاتێککە مەجاریان نەبێ بۆ مبارزە ئەتوانن ڕووکەنە تشکیلاتی کۆمەڵە بە دڵێکی ئاواڵە و پەزیرای ئەوانە زۆر سپاس کامەهیەگان بۆ مەجارێک سپاس کاڕەحمانگیان کاک ڕەحمانیش بە پەیامەکەی کاک ڕەحمانیش ببیستین جا دوایی لە خزمەت ئێوەش مەرخەسە بین فەرموو کاک ڕەحمان من پێشەکی زۆر سپاسیەوەکەم سپاسیەوە کەساناکەم کەمڕۆ وەکو پێشمەرگەی نسلێکی وەکو پێشمەکە تازەکانی کۆمەڵە کە لە ناو دووگاکانی کۆمەڵن خەریکنم ئەرکە بەڕێوەبن من پێش لە هەموو شتێ ڕێز و سپاسیانەکەم دەستخۆشیان لێکەم ماڵاواییان لێکەم هەزار جار دەستان خۆش بێت چونکە ئێوە خەریکن بەو شرایطە سەختە و ڕۆحیە و کەمڕۆ هاتەتە پێشەوە لە کوردستانی باشوور ئێوە دەست و پەنجە دەرمەکەن لەگەڵ تهدیداتی حکوومەتێکی فاشیست و داعش کە 24 ساڵە ئەم مشکلاتی لە کوردستانە و لە ناوچەکە پێکرێناوە دەستان خۆش بێ و سپاس بۆیەوە سپاس بۆ کچ و کوڕانە کەمڕۆ لەم شرایطە سەختە لەبارەی ڕۆحی و فکری و ئامادەن
هەموو ئەم پیلانانەی جمهوری ئیسلامی پوچەڵکەنەوە هیوایەکەن بۆ خەڵکی کوردستان بەگشتی بەڵام تاو جێش کە گەڕێتەوە بۆ ڕفێقانەکە وەکو خۆم و زۆر کەسی تەکەیسە لە دەڕێ وڵاتن لە ناو کوردستانن من یەک شتەزانم ئەو کەسانە کە ڕۆژە لە ڕۆژان بوون بە پێشمەی کۆمەڵە لەگەڵ خۆیان فکرێکی تازە بۆ چوونێکی تازیان لەگەڵ خۆیان بێتە ناو کۆمەڵگا من باسی دەرۆ ناکەم باسی ناوەکەم لە شارەکەی من لە شاری سەقز بەشێک لەو ڕفێقانەمە بەهۆی جۆراوجۆر کە نەیانتوانی پێشمەرگایەتی و شرایەت دامە بن چوونە ناو شارەکان جیاواز لە فشاری جمهوری ئیسلامی جیاواز لە هەموو ئەوان مشکلاتە کە بۆیان هاتە پێشەوە لەباری ئەمنیەتی و ژیانۆ بەڵام لە ناو خەڵکە خۆشەویست بوون بە بەشێک لەو شۆڕشە نوێ لە ناو جوڵانەوەی کوردستانە لە شارەکەی من آخر موردیان کە گیانی بەخت 3 ساڵ پێش ئێستا مستەفا عەرەب دوکاندارێ بوو کە شوێنەکەی دوکانەکەی شوێنی هاتن و کۆبوونەوەی بەشێکی زۆر لەو ژن و کچ و کوڕانە بوون کە نسلی نوێ بوو بەشێ لەو تەفەکورە تازە بوون کە دوای لە شۆڕشی ناخۆیان وان بەشێ لەو خەڵکە بوون کە لە جریانی کۆرۆنا چوون بەدەم خەڵکۆ بەشێ لەو خەڵکە و لەو کەسانە بوون کە لە ناو کۆمەلگای شاری سەقزا بوون بە دڵسۆزی خەڵکی فەقیر و هەژار وانە بۆیە من پێم وایە ئێمە ئەگەر ڕێزێک دین لە ڕۆژی 31 جۆرزەدانە فقط یادی تاکسعی نییە بەڵکو یادی هەزاران ئینسانی شۆڕژگەرە لە کوردستانە ئەو دایک و باوکانە کە پشتوانەی ئێمە بوون هەروەکو خۆت باشتر لەم نەزانی کچ و کوڕەکانیان لە ناو تەشکیلاتە لە دەستدا بەڵام هەر هێز بوون بۆ ئێمە لە هەموو کوردستانە لە سنە و پاون و سۆ بگە تاگاتە سۆما براتوت من جارێکی تر بەش بە حاڵی خۆم ڕێز و نەوازش بوو هەمووی ئەو ئازیزانە کە ڕۆژە لە ڕۆژان پێشمەرگەی کۆمەڵە بوون پیرۆزبایی ئەو ڕۆژەکەم لە خۆیان لە بنەماڵیان ئازیزانیان هەروە سپاسی ئەوشەکەم تاکەم زۆر سپاس بۆ بەشداری هەردوو هاوڕێیان کانی کەرەمپور فەرماندەی نظامی کۆمەڵە و هەروەها کاک ڕەحمانی غوڵامی پێشمەرگەی دێرینی کۆمەڵە هەروە فەرماندەی دێرینی کۆمەڵە زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامەدا ئازیزان بۆ جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەو جارەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باواتە خوازم